ئەرێ کاکە بۆ نوێژ ناکەی؟ وەڵی مامۆسا ڕاستە نوێژ ناکەم، بەس لە زۆر کەس باشترم. بۆ نوێنە کێ باشتری؟ کوڕە مامۆسا هیوا هەیە زینا ئەکا، پیاوە کوژێ، دزیەکە، من سوپاس بە خواوانە هیچم نییە. کاکە مەڵێ لەوان باشترن، بڵێ ئەوان لە من خراپترن. اینجا بۆچی ئەم بەراوردە و دروستکو لەسەر ئەساسی خراپ و خراپتر؟ ئینسان هەمیشە بێ هەوڵی باش و باشتردا، نە خراپ و خراپتر. ئەزای نمونەی تۆکو چی وایە؟ وەک ئەو قوتابی وایە کە لە قوتابخانە چلی هێناو لە کاتی تاقیکردن لە سەد دەرنەچووە. پێڵی کاکە بۆ دەرنەچووی؟ ئەڵێ کوڕە هیوا هەیە لە پۆلەکەمان بیستی هێناوە. دەی خۆی کە بیستی هێناوە نابێت تۆ کاری دەرچوونی تۆش هەر دەرنەچووی، ئەویش هەر دەرنەچووە. هەستی دەرچوون لە خۆتا دروست بکە بە قوربان باشە؟ ئەو باسی مەکتەب و شتێ کرد، ئەم ماوەیە ڕاستەکەی مەشغوڵی امتحانات. دوعام بۆ کە خوا هیدایەتم با دوای امتحان دەستکەم بە نوێژ. ئەو کتێبەم بەرێ وازە سعی بێنە، سعی مەکە، لەگەڵ دوعای هیدایەتەکە دوعاشت بۆ کەم کە دەرچی. ئەخر مامۆسا دەرچوون خۆ هەر بە دوعاکردن نابێ. ئەوێ خۆشم هەوڵێک بە. ئەی بە قوربان هیدایەت چۆن هەر بە دوعا بێت تا خۆت هەوڵی بۆ نەیت و دەست پێ نەکەی؟ بەڕاستی بەسە خۆ خەڵەتاندن، کاتی ئەوە نییە کە تۆ خۆت بخەڵەتێنی. تۆ بۆ ئیمتیحانێک قەناعەتت بەوە نییە بەبێ سعیکردن دەرچی. ئەی چۆن تۆ نوێژ نەکەیت و سەنەدەی بە فەرزی خوای پەروەردگار بەتەمەنی ڕۆژی قیامەتا دەرچی؟ ئەزانی یەکەم پرسیار کە خوای گەورە لە بەندەکەیەکە لەسەر عیبادەتەکان نوێژە. ئەگەر نوێژەکە و تەواو بوو لەگەڵ خوای پەروەردگار تا عەهدە لەسەری کە لێت خۆش بێ، باقی کردەوەکانیش بۆ چاکە. ئەگەر نوێژەکەشت چاک نەبوو هیچ عەهدێکت نییە لەگەڵ خوای پەروەردگاری خۆتا. بۆیە هیوادارم گەنجەکان بە ئاگا بێنەوە ئەو تەمەنە گەنجەی کە هەتانە سەرفی مەکەن بەشتی خراپ و پڕوپوچ و بێمانە کاتەکانتان، نوێژەکانتان بە خوای گەورە ئەنجام دەن هەتا خوای پەروەردگاریش بتان پارێزێ و لە خراپەش بە دوورتان بگرێت.